لە کاتی کێشەیەکی سیاسییان کێشە جەنگەکانە ڕۆیاتەوی شەوەتانێکە حکومەتی وڵاتانەی کە ڕوبەڕووی ئەو جەنگیان کێشێکی سیاسیە بنەوە چەکێک لەو چەکان نەوتانێکە بەکارێن بۆی بایکۆتی شمەکیان کاڵەیان بەرهەمەکانی وڵاتانە ئەەکەن کە ڕوبەڕوویانە بنەوە لە ئێستادا کە لە ئەو هێرشەیە ناڕەوایی کە لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە کرێتە سەر ڕۆژاوای کوردستان وەکو پاڵپشتیەک و پشتیوانێک بۆ هاونیشتیمانیان و هاوزمانانی بەشێکی تری کوردستان لە باشووری کوردستانەوە بەتایبەتی لە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتیوانێکە وەتانێکە بەشێک لە بەشەکانی وەتانێکە پایکۆتی سەررجەم کاڵاوشمەکانی تورکی بکرێ ئەم بایکۆتە بۆ خۆی لە خۆیان دوو سوودی سەرەکیە سوودێکیانەوەتانێکە بۆ هاوڵاتیان وەکو چەکێک بەکارێنەوە بەرامبەر بە وێرشە و سوودێکی تریشانەوەتانێ بۆ بەرهەمی ناوخۆ بۆ پرەودامە بەرهەمی ناوخۆ بەتایبەتی هۆکارێکە بۆی کە بازرگانەکانی هەرێمی کوردستان بتوانن گرنگی بەرهەمی ناوخۆ بن و دەرەنجام وای لە یەکا وڵاتی زیاتر گرنگی بەرهەمی ناوخۆی باوەڕ کاتێکیش بەرهەمی ناوخۆی گرنگی زیاتری پێدرا و کاتە ئەبێتەوە کارێک بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیەوە بۆ دانیشتوانی ئەو شار و ئەو شوێنانەی کە هەلی کارەکانی تیا ڕەخسێنرێت بەتایبەتی ئەگەر بکرێ بۆ نمونەی سەر لە هەرێمی کوردستانە کە لە ساڵەکانی ڕابردوودا بەتایبەتی لە ساڵی 2005 بەدەوە تاوەکو ئەم ساڵ گرنگکیەکی زۆر بە کەرتی نیشتەجێبوون و کەرتی نیشتەجێبوون درراوە لە هەرێمی کوردستانە ئەگەر بکرێ بۆ نمونە بازرگانەکانی هەرێمی کوردستان لە ئێستا بتوانن سیستەمی بازرگانیکردنەکانیان بگۆڕن و گرنگی بە سێکتەرەکانی پیشەسازی و کشت و کاڵی و گەشتیاری بن بۆی بتوانن کە زۆرترین هەلی کار بڕەخسێنن ئەمەش دەرەنجام بێتەوە کارێک بۆی کە پلانێکی درێژخایانی استراتیژیە بۆی هەر کاتێک هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەر مەترسێک بێتەوە بتوانێت پشت بەرهەمەکانی ناوخۆی بەستێتەوە بە شێوەیەکی خێرا تووشی خێرانی دارایی و بەرهەمی ناوخۆی بەرهەم نەبێت. بەتەکیدی لە ئێستادا گەر هەرێمی کوردستان بێوێک بایکۆتی سەررجەم کاڵاکان بکە شتێکی ئەوەندە تەندروست نییە چونکە هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێی کرد لە 20 ساڵی ڕابردوو تاوەکوی ئێستا و ئیدارەیەکی ئیداری حکومەتی هەرێمی کوردستانیەوە گرنگیەک گەوتووی بە بەرهەمی ناوخۆنەوە بەتایبەتی لە دوای ساڵی 2005ەوە کە داهاتێکی زۆر و بودجەیەکی گەورە لە بەغدادەوە هات بۆ هەرێمی کوردستان نەکرا بۆ نمونە هەرێمی کوردستان سوود لەم بودجەیە ببینێت و سەررجەم سێکتەرەکانی تر پێ بژینێتەوە ئەگەر بکرێ بۆ نمونەیە باسەوە بکەین ئایا گەر ڕاستەوخۆ بایکۆتی سەررجەم بەرهەمەکانی وڵاتانی دنیا بکەین بەتەکیدی ناتوانین بیکەین بۆ چونکە پێداویستەکانی هەرێمی کوردستان و دانیشتوان هەرێمی کوردستان زیاترە لەو شمەکانی کە لە هەرێمی کوردستانە بەرهەمێنرێت بەڵام ئەتوانی بۆ نەوە ئۆڵتەرناتیڤێک بەکاریبێنی کاڵای و کاڵاوشمەکی وڵاتە بەکارنێت و نەیکڕی کاڵاوشمەکی وڵاتێکی تر بەکاربێنێت و بیکڕی هەرچەندە ئەمە نابێتەوە کارێک بۆەوەی کە کێشەکە بە تەواوەتی چارەسەر بکات و بنبڕی بکات بۆ نمونە تۆ گەر بتوێت تەنها کاڵای وڵاتانی دنیا بەکاربێنی سەرنجام وای لەیە کە تۆ بەرهەمی ناوخۆتەر نابێت بۆیە لە ئێستا دەتوانیت ئەو بەرهەمانەی کە ئاکرێت لە هەرێمی کوردستانە بەرهەم بهێنرێ خۆ بەکاری بێنیتەوە ئەوانشی کە لە هەرێمی کوردستانە بەرهەم ناهێنرێ بتوانی بەرهەمی وڵاتانی تر بەکاربێنیتەوە و پلانێکی درێژخایەن و پلانێکی ئانیشدا بنێ بۆی گرنگی بۆ سێکتەرانە بیکە وەکو پێداویستن بە وڵاتانی هەرێمی کوردستان دوو بەشی سەرەکیە بەشێکیان پێوترێت بودجێ و بەرهێنان بەشێکیان پێوتری و بودجێ و بەکاربەر بودجێ بەکاربەر عادەتەن بۆ خەرجیەکانی حکوومەتە کەرتی موچەخۆران و باقی پێداویستەکانی تری و بودجێ بەرهێنانی شواتە موازنەی استثماریەکەی کە لە پرۆژەسەی بودجاجێک گیرەکرێت بە شەپارەیەکە تەرخانەکری بۆ کاری و بەرهێنان لە حکوومەتی وڵاتێکدا بۆی بتوانێت زیاتر گرنگی بۆ کاری بەرهێنان بە بەقەناعەتی من گرنگە لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەتایبەتی ئەم ستافە بتوانن گرنگی بەوە بن کە بەشە بودجەی کەرتی و بەرهێنان زیاد بکەنەوە بتوانن زۆرتر گرنگی و بە بوارەکانی کەرتی و بەرهێنان بن چ لە خۆی لە سێکتەری کشت و کاڵ و پیشەسازی و گەشتیاریە بینێتەوە بۆی ئەتوانن پرۆژەیەک ئامادە بکەن کە زۆرترین بودجێ بۆ تەرخانکن بۆی لە 4 ساڵی ئایندا بتوانین بنەخاوەنی کۆمەڵێک مەشاریعی زراعی و سناعی و لەگەڵ پرۆژی یاسایی بۆ نمونە گەشتیاریە ئەوەی کە لە ئێستادا زۆر گرنگ بێ وەکو ئاماژەم پێی کرد دەکرێت بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئابوورێکی خۆی بەهێز بکات خاڵێکی زۆر گرنگی پەیڕێوی بکاوی شەوەتانێکە بتوانێت باجێکی زۆرتر بخاتە سەر ئەو کاڵەوشمەکانی کە لە دەروی وڵاتەوە هاوردەکرێن بۆ ناو هەرێمی کوردستان ئەمەشە بێتەوە کارێک بۆی بەرهەمی ناوخۆ گرنگی پێ بدرێ بەڵام بە دەرەجەی یەک گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی استراتیژیە بێ بەتایبەتی وەزارەتی پیشەسازی بتوانێت لە ڕێگەی تەخصیصاتەوە داواکردنی بودجەوە بۆی لە وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین بودجێ بۆ تەرخان بکرێ بۆی لەم 4 ساڵە بتوانێت کۆمەڵێک کارگە و مەسانەعی گەورە دروست بکا بۆی لە ساڵەکانی ئایندا تووشی هیچ کێش و گرفتێک نەبین و پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستین.